سفرنۆ کێکێکە لە فیلمە جوانەکان کە لە مایە ڕابردوودا لەسەر شاشەی سینەماکان نمایشکرا لە ئێستادا لە دوای ئەوەی کە سەرکەوتنی گەوری بەدەستهێنا لە کوردستان و لە چەند شارێکی تریش نمایشکرا لە بەشێک لە شارەکانی کوردستان بێگومان نمایشکرا لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو فیلمە سینەماییە لە سوید بە ئامادەبوونی بەشێک لە ئاکتەران و مستافی هونەری فیلمەکە نمایشکرا. کەمەرای کورسات لە ستۆکۆڵم ئامادەیی هەبوو ئەوە بەشێک لە ئاکتەران و مستافی فیلمەکەی دواند و تایدا بایەخی تێپەڕاندنی سنوورەکانیان کردەوە بۆ کارە هونەریە خۆماڵیەکان و دەرخستنی توانای سینەماکارانی کورد و پیشاندانیشیان بە جیهان. بەنسبەتی ئەوانەیە ئەمە بە پرۆژەیەکی گەورە بە هەنگاوێکی گەورەیە بینی لەبەرەوەی ئێمە ئەو کارانی کە چەندین ساڵاکرێ تەنها لە چوارچێوەی ئەو سنوورەی خۆمانە کارەکان کراوە و خەڵکی خۆمان بینیێتی، بەڵام بە خۆشحاڵیوانەی ئەمڕۆ زۆر ئەوە کارێکی گەورەیە توانم بڵێم هەنگاوێکی گەورەیە کە توانیومانە ئەم فیلمەش بینینە سوید و بۆی کوردانی سویدیش لێرە کارێکی ئاوا ناوازە و جوان ببینن بۆی بزانن کەەوە ئاستی فیلمی کوردی بە توانای خۆماڵی بە توانای مرۆیی خۆماڵی توانراوە کە بەرهەمێکی جوان فیلمێکی جوان بەرهەم بهێنرێکە لە ئاستی زۆر بەرزانە. خۆشبەختم کە بینەران لێرە یان بۆ بینینی ئەم فیلمە و بە پیر ئیشەکەەوە یان من بەڕاستی بەداخەوە نەمتوانی لەگەڵ بینەرانی کوردستانە ئامادەم بەهۆی ئەو زروفی کۆرونا و ئەوەوە، بەڵام خۆشبەختانە هەوڵماوە لە گەشتی سفرنەوە لەگەڵ برادەرانە بم ئینشەڵڵا لەو بڕوایان بینەران ئامادەژە بن. چوە بەڕاستی بیر لەوە کرایەوە کە بینەری کوردانی ئەوروپا و دنیا بەڕاستی بێبەش نەبن لە بینینی فیلمی سفرنەوە، بۆیە خۆشبەختانە ئێستا وەتا گەشتەکەمان لە شاری ستۆکۆڵمی پایتەختی سویدۆ دەستی پێکردو و ئیتر بەرەو شارەکانی کاڕێن و بەرە وڵاتەکانی کەواتە 11 لە یوتۆبەری عەرزمان هەیە، پاش یوتۆبەری ئەچین بۆ کۆپنهاگن بۆ وڵاتی دانیمارک کە 11 مانگە، دوای کۆپنهاگنیش 21 مانگ لە ئۆسلۆی وڵاتی نەرویجا، پاشان ئەگەڕێنەوە بۆ کۆڵن بۆ ئەڵمانیا 27 و 28 لەوێ پێشەژەکرێت، دوای کۆڵنیش 29 مانگ لە پاریس لە فەڕەنسا پێشەکرێت، دوای پاریسیش بیلەوە کراوەتەوە لە هۆڵندا و لە بەریتانیا و لێو پێشەش بکرێت. لە ساسە لێکۆ دوورین لەبەرەوەی کارکتەری لیزا هیچ عجوولیەکەمان لەیەکە چێ منیش حەروکە عجوول مەش حەروکە عجوولە، بەڵام کچێکی زۆر خۆش باوەڕە، زۆر دڵی پاکە، زوو بەشت هەڵە خەڵەتێ و پلانی نییە بۆ ئەو دقەیەژی تر ئەو دقەیە خۆش بە کێشەی نییە بۆ بەیانی چیە بێت چی نابێ و لە ڕاستیا من و هانی من کەسێکم کە زۆر درەنگ سیقە بە بەرامبەرەکەمەکەم و پلانی تامردنی شمدانە وەڵەمی شڵا بەش کۆمەڵمانە ئەنجام بم.